ئێوە کێشەی چیتان هەیە لێرە؟ بەڵێ پێشەکی بەخێر بێن براکەم ئێمە کێشەی بێغازیمانەیە ئێمە لەم معمەلە 35 وەکیلین لەم 35 وەکیلە ئێستا حالیان ڕۆژی 1000 غازبارەکە خۆی ئەم 35 5000 غاز پێکێنێ لەم 5000 ڕۆژی 1000 غازبارەکەین و ئێمە منفەزیشمانێ لە پاڵێەوە ئەو منفەزە هیچ نەبێ ڕۆژی دەتەنێوێ یعنی ئێمە ئیسە بە منفەزەکە و بە معمەلەکەەوە یەک کاروانێک یەک تەنکەرمان بۆ دێ بۆ غاز باڵێ ئەم کێشەی ئەو لەکەی وەسەری هەڵداوە هۆکارەکەی چییە؟ ئەم کێشەی ئێمە لە پێم وابە یەکشەم بوو یا دووشەم بوو کێشەیەکی زەویزار هەبوو لە شناغا ئەو کاک محەممەدیان ڕاکێشە لەسەر تراکتۆرەکە و لە سۆسیال میدیا بڵاو بووە خەڵک هەموو خەڵک بینیویەتی و ئێمەش بەڕێوبەری معمەلەکەمان لە لای خۆی لە سۆسیال میدیا بڵاوی کردبەوە لەو ڕۆژۆی ئێمە تەنکەرێک بە غازمان لێ بڕاوە کاکە ئێمە کێشەمان نەبوونی غازمان کەمە دەنێ ئەوە تەنکەرە وەستاوە نایدەنێ حسەی نادەنێ یەک تەنکەرێکمانە دەنێ منفەزمان هەیە لەگەر تقریبان 35 وەکیل زیاتر لە 35 وەکیل بەش ناکە یەک تەنکەر بەش ناکە منفەز ناوەسێت تا شەو ئیشەکە ئەوە بە چاوی خۆتانەوە تەسویرتان کردووە ئەو هەموو سیارەیە ڕۆژی 8 سیارە بارکە ینی 1000 بوتڵ چی ئێمە چی لێ بکەین خەڵک تەلەفۆنمان بۆکە بۆ غاز زستانە کێشەکەمان ئەوەیە مەعمەلیکە هەیە منفەزی لەگەرانیە دوو تەنکەریان بۆ ئەڕوا ئەمەی ئێمە ئەم معمەلەی ئێمە بە منفەزشەوە یەک تەنکەرێک دێ یعنی معقول نییە ئەو معمەلەی تر منفەزی نییە دوو تەنکەری بۆ بڕوا 20 وەکیلشی هەیە علمەن یعنی 20 وەکیلی هەیە دوو تەنکەری بۆ ئەڕوا سبب ئەمەی ئێمە بە منفەزشەوە یەک تەنکەرێک دێ نزیکەی 35 وەکیل زیاترە زیاتر لە 35 وەکیل بە ساحە و بەهینەوە جگە لە ساحەش یعنی زیاترش ئەڕوا یعنی ئەگەر ڕۆژانە بڵێن تەنکەرێکی ئەوێ بۆ ئێرانە لێرە تەنکەرێ بۆ هەردووچی خوا قبول ناکە یعنی بۆچی معمەلیکە هەیە یعنی دوو تەنکەری بۆ ئەڕوا بەبێ منفەزەوەی هەر ناوەستەیە